ئەشکەنجەدانی حەمەڕەش لێدانە لە کەرامەت و شکۆی مرۆڤ. بەس هەموو گیانیە لەرزی بەڕاستی من لەژێر ئەشکەنجەدان ئەو قسانم کردووە. یەک سەردەسی کردبەوە وتی 3 تەقەڵ 5 تەقەڵ لە سەرمایە لێیانداوام دانێکیان شکانوم ئاماژەی بێرەی کرد وتی لای شانشم چەقۆی لێدراوە تێتوانم کراسەکەم داکەنم دا دوار نەیهێشت. دوای ئەوەش وتی جەنابی حاکم چی ڕاستێکە بڵێم لە پیاوەتیشیان خستوم کە لە ناو دادگا ئەومامی بەڕاستی یعنی شتێکی شۆک بۆ ئەمە. تیمی پارێزەرانی لاهور تاڵەبانی دەڵێن بێدەنگ نابین لە ئاست ئەو دڕندەی و ڕەفتارە فاشیستیانەی بەرامبەر بریکارەکەمان ئەنجام دراوە. بەپێی بەیاننامەیەکی فەرمی تیمی پارێزەران شکاندنی ددان و دام لێدان بە چەقۆ و لە پیاوەتی خستنی حەمەڕەش تەنها پێشەرکاری نین، باڵکو لێدانن لە کەرامەت و شکۆی مرۆڤ لە ژێر سایە یاسادا. هاوکات هۆشداریش دەدەن کە باری تەندروستی ناوبراو لە مەترسیەکی جددیدایە. ئەمە تاوانێکە نەک هەر یاسا بەڵکو عورف ئاین و ویژدانی مرۆڤایەتیش لێی بێبەریە. تیمی بەرگری داوای پێکەنانی لێژنەیەکی بێلایەنی نێودەوڵەتی و گواستنەوەی حەمەڕەش بۆ بنکەی پۆلیس دەکەن. هۆشداریش دەدەن ئەگەر ئەشکەنجەدەران بەپێی مادەی 333 یاسای سزادان سزا نەدرێن سەروەری یاسا دەکەوێتە مەترسیەوە. بەپێی مادەی 37 دەستوری عێراق هەر دانپێدانانێک لە ژێر فشار و زەبر و زەنگدا وەرگیرا بێت هیچ بەهایەکی یاسایی نییە.